أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم. واتا كاتك وقرآن بيروز دخيندوا خود بدا پناي الله سبحانه وتعالى لشر شيطان نفرد ليكراو. بەڵێ خۆشەویستان دیارە ئەو شەیطانە دژمنێکی سەرسەختە وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ ئینەهو لەکم عەدوٌ فاتەخیذوه عەدوە و کاتێک کەوا دوژمنمانە خەتەریاتی دوژمنایەتیەکەی لەوەیدایە کە ئەو ئێمە دەبینی بەڵام ئێمە ئەو نابینین لێ پێویستە خۆمان بدەینە پەنای ئەو زاتەی کە ئەڵڵایە کە ئەو شەیطان دەبینی شەیطانیش ئەو زاتە پیرۆزە نابینی سوبحانەهو وتەعالا. ئیتر بە تایبەتی لە کاتی خوێندنەوەی قورئانی پیرۆز وەکو زانایان دەفەرموون تاوەکو ئەو دە وزارەت خاوێن بکەیەوە لەو گوناه و تاوانانەی کەوا بە زمان کردیتت لە غەیبەت و نەمیمە و درۆ و باقی گوناهی ترکەوە بە زمان دەکرێت تاوەکو پاچی بکەیتەوە تاوەکو ئەو کەلام و ئەو فەرموودە پاکەی کە فەرموودەی ڕەب العالەمینە پێی بخوێنیەوە و تاوەکو شەیطان نەتوانی وەسوەسەی بخاتە ناو دڵ و دەروون لە کات خوێندنەوەی قورئانی پیرۆز و لێت غەڵەت بکە و یاخود لەبیرت بباتەوە و یاخود ببیتە مانیعێک لە بۆ تێگەیشتن و ڕامان و تەدەبر لە قورئانی پیرۆز و هەروەها لە هەموو ژیانت خوای گەورە فێری کردینە سبحانه وتعالى و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم کە خۆمان بدەینە پەنای ئەڵڵا بڵێن ئەعوذ بالله من الشیطان الرجیم هەر کاتێک هەستمان بە وەسوەسەی شەیطان کرد بڵێن ئەعوذ بالله من الشیطان الرجیم و تەماشا دەکەی ئەو دوو سوورەتەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردینە لە بەیانیان و ئێواران لە دوای نوێژەکان بیخوێنینەوە معوذات سوورەتی الفەلق و سوورەتی الناس لە سوورەتی الفەلق وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی خوای گەورە باسی لەو شتانە کردێ وەکو دوژمنی دەرەچین خۆ دەدەیە پەنای ئەڵڵا لەو دوژمنە دەرەچیانە بتپارێزی بەڵام لە سوورەتی الناس خوای گەورە فێری کردینە خۆمان بدەینە پەنای ئەڵڵا لەو دوژمنە داخیلەی کە ناو دڵ و دەرونی خۆمان وەسوەسەمان دەخاتە ناو دڵ و دەرونی کەوە شەیطانە لێ لە سوورەتی الفەلق بە یەک ناو لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە قل ئەعوذ برب الفەلق خۆت لە هەموو دوژمنە خارجەکان دەپارێزی بەڵام لە سوورەتی الناس بە سێ ناو لە ناو پیرۆزەکانی خوای گەورە قل ئەعوذ برب الناس مالك الناس إله الناس لە شەڕی شەیطان کەوە بەڵگەیە لەسەرەوەی کەوە شەڕێکی زۆر زۆر ترسناکە خۆت بدەی پەنای ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. ئیتر لە هەموو کاتێک بە تایبەتی لە کاتی دەستپێکردنی قورئان خوێندن لە ناو نوێژ لە خارجی نوێژ لە هەموو کاتەکانی ژیانماندا بڵێن ئەعوذ بالله من الشیطان الرجیم.